بابەتی گرنگ کە ئەمڕۆ حەزم کرد باسی کەین لە کلینیکی ڕۆژێکی نوێ بابەتی تونند و تیژیە کە ئەم ڕۆژانە تایبەت کراوە بە بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژیشنان. بێگومان کاتێک کەسێک تونند و تیژە بێت چەندین لایەنی هەیە، بێ یەکێک لە لایەنەکان لایەنی کۆمەڵایەتی و لایەنێکی تریش لایەنی دەرونیە ئەم کەسە بۆچی تونند و تیژە و کە شتێک واقع ئەم کەسە ئەم ڕەفتارانە بکات و لە لایەنی دەرونیەوە چۆن هەڵەستەنگێنرێ بۆ ئەوی زیاتر باسی ئەم بابەتە بکەین. بەڕێز دکتۆر هەژار عوسمان پسپۆری نەخۆشیەکانی دەرونیمان لەگەڵا. بەخێر بە دکتۆر بانیت باش. سپاس بەیانی باش دکتۆر ئەگەژبین. دکتۆر کاتێک کە ئێمە باسی تونند و تیژیەکەین یەکەم شت تووڕەبوونیە بە مێشکمانە دوایەوە تونند و تیژیەکە دەست پێکات. ئەگەر تۆ پێمان بڵێیت یەکەم جار وەکو پێناسە وەکو ناساندن تووڕەبوون چییە و جیاوازی چیە لەگەڵ تونند و تیژیە؟ خۆی تووڕەبوون هەستێکە، هەستێکی سروشتیە کە لە هەموو مرۆڤێکی تەندروستە دەروون دروستە هەیە و دەبێت هەبێ و بگرە ئەتوانی بڵێ تەنان لە مناڵیشەوە هەیە، یعنی ئەگەرێکی سەرنج بە توانی بڵێ بەڕاستی تووڕەبوون لە مناڵی هەژنۆمانەوە دایک و باوک ئەتوانێت جوان سەرنج بالێیان. اینجا تووڕەبوون ئەتوانی بڵێ وەکوتم هەستێکە و کاردانەوەیە عادەتەن، یعنی مرۆڤ بە بێهۆ تووڕە نابێ، هەستی تووڕەبوون لە دڵ و دەرونیا دروست نابێ، بێ هۆیەک هەبێ و ئەو هۆیە وا ئەکا کە ئەو هەستی تووڕەبوونە کە بە شێوەیەکی خەوتوو لە هەموو مرۆڤەکە هەیە، سڕبوو مادبوو خەوتوو هەیە، ئەو ڕەفتاری یەکێکی تر یا قسەی یەکێکی تر، قسەی ناخۆش برینارکەری یەکێکی تر یا ڕەفتاری خراپی بەدی کەسێکی تر کەسی بەرامبەر وا لەم هەستە خەوتووە متبووە ئەکا کە هەڵسێت بە ئاگا بێتەوە و خۆی دەربڕێ و تووڕەبوون ئەمەیە لە ڕاستیە. اینجا تووڕەبوون هەتا هەست بێ، یعنی لە ناختایە و هێشتا دەرە نەبڕیوە. بێگومان شێوەی دەربڕینی هەستی تووڕەبوون شێوەی زۆرە، شێوەی باشی هەیە کە تۆ بەرامبەرەکە و برینار ناکەیت، بەڵام تێش یەگەیەنی کە تۆ ناڕەحەتی بۆ ڕەفتارێ ئەو بۆ قسەی ئەو و لەوانەیە وا لەو کەسە بکەی لە کەسی تووڕە بکەی کە تەریق بێتەوە و داوای لێبوردنی لێ بکە. بەڵام شێوەی ناڕاستیش هەیە لە دەربڕینی هەستی تووڕەیی. اینجا یەکێ لەو شێوە زۆر خراپانە چییە؟ تونند و تیژی. واتە تونند و تیژی ئەنجامی تووڕەبوونە. بەڵێ، تونند و تیژی جوابان، یعنی پیادەکردنی هەستی تووڕەییە لە ناخی مرۆڤە بۆ کردارەکە تونند و تیژیە. اینجا تونند و تیژیەکە بێگومان جۆری هەیە. تونند و تیژی هەیە کە تۆ ئەسڵەن تعلیقێک، یعنی قسەیەکی بە توێکەڵ، قسەیەکی ڕق، ئەوەی کە پێڵەن سارکاستیک، قسەیەکی بە معنایەکی بەد و پیسانە بەرامبەر کەسەکە یەکەی، ئەوەش ئەگرێشن، ئەوەش هەر تونند و تیژیە. هەتا ئەگاتە ئەوەی یعنی سوکایەتی پێکردن، جنێوان، تعلیق، ئەوە هەمووی تونند و تیژیە کە ئێمە پێڵەن تونند و تیژی زارەکی. هەتا ئەچێتەوە بۆ تونند و تیژی یعنی فیزیاوی جەستەیی کە ئەوە یعنی لەوە دەست پێکا کە کەسێک یەکێک تون بیگرێ، دەست و مەچەکوانەی بگرێ، دەست باتە یەخەی، پاڵی پێوەنێ، تەنانەت دەرگای لێداخان هێڵێ بێتە دەرێ، پاڵی پێوەنێ، هەتا لێیانی تەواو بە هەر جۆرێک بەدەست بێ، بە هەر شێوەیە بێ، هەتا چۆنەڵی هەتا کوشتن و ئەوانە ئەوە هەمووی تونند و تیژیە. بەڵێ دکتۆر لە ڕووی دەرونیەوە گەر ئێمە باسی بکەین چی وا لە کەسێکە کاکە لە تووڕەییەوانە بێت ئەوەی کە تونند و تیژی بکات و ئەو کاردانەوەی هەبێ بەرامبەر بە تووڕەییەکەی خۆی، واتە مەرجە هەموو کەسێکی تەندروست ئەم کارە بکات تونند و تیژی بکە، یاخود ئەکرێت کە ئەمە گرفتێکی دەرونی هەبێ لەگەڵێ ئەم کەسەکەواکە تونند و تیژ بێ. خۆتوان بکەین بە دوو بەشەوە ئەو کەسانی کە تونند و تیژن. بەشێکیان لە پشتەوەی تونند و تیژیەکەیانەوە نەخۆشیەکی دەرونی هەیە کە نەخۆی ئەزانێ نە دەوروبەریش ئەزانێ کە ئەمە هۆی ئەم زۆر تووڕەییەی، ئەم دەستوەشاندنەی، ئەم تونند و تیژیەی نەخۆشیێکی دەرونیە، بەڵام کەس پێ نازانێ، خۆشی نازانێ. وەجاری وایە ئەگەر کەسێکیش پێی بڵێ
گاڵتە ئەکا ئەڵێ شتیوانیە خۆ من شێد نیم من هیچ کێشەیەکی دەرونیم نییە ئەمە جۆرێکیان کە ئەتوانین لە کۆتایی بەرنامەکە بە کورتی باسی بکەین ئەگەر بیر بخێتەوە جۆرەکەی تر لە ڕاستیە نەخۆشی دەرونی نییە بەڵام شێوازێکە لە کاردانەوە ڕفتارێکە کە ئەتوانی بڵێ فێری بووە هەر لە ئەتوانی بڵێ هەر لە مناڵیەوە هەر لە مناڵیەوە فێری بووە و بێگومان پەیوەندیشی بە ئەو کۆمەڵەوە هەیە کە ئەم کەسەتیا پەروەردە بوو تیا گەورە بووە ئیتر چۆن ئەڵێ هەر لە ماڵەکەەوە بیگرا ئەو ماڵی کەتیاتی بەڵێ لەو چواردەوری خۆیەوە هەر لە ینی چۆن ئەڵێ لە خێزانەکەی خۆیەوە لە گەڕەکەکەیەوە لە شارەکەیەوە لە وڵاتەکەیەوە لەبەرەوە ئەو وڵاتانەی کە توندوتیژی زۆرتیایە بەردەوام بە تایبەتی شەڕەکانی ناوخۆ شەڕەکانی دەرەوە بینی وڵات و وڵات و ئەو وڵاتانەی کە ڕژێمی دیکتاتۆری دژی دیموکراتی حکومیەکە کابراایەک لە سەری سەرەوە لە سەری قوچکەکە هەڕەمی حکم و دیکتاتۆرە شەڕەنگێزە خەڵک دامەکە خەڵک ئەگرێ زیندانەکان پڕەکە ئەمە بێگومان زەمینە خۆش ئەکا بۆی لە ئاستی تاکیشە لە خواریشەوە هەر لە خێزانەکانەوەی لە بناڵەوە بیگرە کە جۆرێک لە زەمینەیەکی لەبار پێک دێ بۆ ئەوەی کە خەڵک توندوتیژ بێ بەگشتی لەبەرەوە ئەیبینین ئەو وڵاتانەی کە دیموکراتین کە دژی دیکتاتۆریەتن کە سەدان ساڵە شەڕی تیانە بووە وەکو وڵاتانی ئەسکەندە ناوی ئەوانە تۆزێک کەمتر کە 1970 ساڵە شەڕیتیانە بە وڵاتانی ئەوروپای سەرەوە و ناوەڕاست ئەڵمانیا و فەرەنساوانە لەبەرەوەی کۆمەڵەکە سیستمی حکومەکە دیکتاتۆری نیە دیموکراتیە مافی مرۆڤ تیایی نەبێ ئەیبینی لە ئاستی خێزانەکانیشە لە خوارەوە لە ماڵەکانە لە ئاستی خێزانەکانیشە توندوتیژی نەبووە بە کێشەیەکی گەورە وەکو لە لای ئێمە لەم وڵاتانەی خۆرهەڵاتی ناوەڕاست وڵاتە ئیسلامیەکان کە ئەیبینین توندوتیژی هەیە اینجا لە ئاستی تاکە وەکوتم لە مناڵیەوە فێریە بین زۆر جار هەر لە توانی بڵێ هەر لە باخشی مناڵانەوە ویستمە پرسیارە بکەم چی واکە کە مناڵێک لە سەرتاوە فێرم توتیژیە ببێت یا شتێکی وەکوی تۆ ئاسایی بەلایەوانە خۆی شتێک هەیە ئەڵێ مناڵ ئەوە ناکە کە تۆ پێی ئەڵێ بەڵکو ئەوە ئەکا کە تۆ ئەیکەی لە بەرچاوی کابوو ئەگەر مناڵێک بە ینی بڕابکە تۆ خۆ دکتۆرەی مناڵانی لە من باشتری ئەزان یعنی مناڵ بە هەژنۆمانی هەست ئەکا ئەگەر دایک و باوک لە یەکتری تووڕە بن و شتێ بکەن هەستی پێەکە یەکسەر هەستی بە هەشت نۆمان لەبەر ئەوە یعنی ئەگەر جەوی ماڵەوە ینی کەشی کۆمەڵایەتی و دەرونی ئەو ماڵی کە مناڵتیای پەروەردە بێ کەشێکی توندوتیژ بێ هەڵسوکەوت لەگەڵ یەکتریا ژنومێرد یعنی دەنگ بەرزکەنەوە شەڕ بکەن زۆر بگرە جاری وایە توندوتیژی جەستەیی ئەمانە ڕووبا بێگومان ئەمە نمونەیەشی خراپە بۆ ئەو مناڵە لەبەرەوە ئەو مناڵە بۆی هەیە یعنی ڕایە بەو جۆرە لە توندوتیژی اینجا بەداخەوە پەروەردەش دەوری هەیە یعنی ئێستاش یعنی هەندێک خەڵک یعنی شێوازی پەروەردەی عەشایری خێڵەکی هەیە لە ناومانە بە تایبەتی بۆ کوڕ یعنی ئەو حسابە ئەکرێ کە ئەڵێ ئەبێش جۆڵی شەڕەنگێز بێ و بتوانێت کەس نەتوانێت چاریکە ڕەنگە دەیکڵکە فێریکەن کە ئازاری مناڵێکی تر بدات ئەو کۆنتڕۆڵیان تەعاان بەبیانی ئەوە ئەڵێن بۆی کەس لەم نەیە ئەنی بۆی کەس لە مناڵەکەی ئەمان لێ ئەبێ مناڵەکەی ئەم لەوان بە ئەمە بۆ کوڕ اینجا نەکبەتێکە لە چیایە بۆ کچیش بە پێچەوانەوە ینی وا تقریبەن وا فێری کچەکرێ لە زۆر لە هینە لە بڵین پەروەردەی بەتایبەتی خێڵەکی و ئاینی کاڵێک کچە بێتە حمولی ژنە بێتە حمولی هەموو شتێکی پیاو بکە یعنی نابێژن تووڕە بێ نابێژن هەست و سۆزی خۆی دەربڕێ نابێژن بەرگری لە خۆی بکە ئەگەر پیا زوڵمی لێ کرد ئەمە کە دەوێت بچینە سەری بەستی ئەو کەسە بکەین کە توندوتیژێکی بەرامبەرەکەی ئایا بۆچی ئەوەش بازەکەین کەوا بوو ئەم پەروەردەیە دەوری هەیە ئەچێتە باخچەی مناڵان بەم شێوەیە ڕەفتاری لەگەڵاکرێ ئەچێتە مەکتەب بە هەمان شێوە سەیرەکەی مەسڵ مناڵی عەجوول هەیە ئەوانی ژەر لە هەمان کەشوها پەروەردە بوون ینی جەوێکی وا دروستە بێ اینجا ئەڵبەتە ئێستا ینی باشە بەنسبەت مامۆستاوە لە قوتابخانەکانە مامۆستا بەڕاستی وازیە ناوە لە توندوتیژیکردنی ئەوەی وانە دار و حەیزەران و ئەوانە ئیلا هەندێ حاڵاتی زۆر کەم هەیە ئەوە حساب نییە بەڵام ئەوسا
بۆ نمونە مامۆستاش تونند و تیژ بوو بەرامبەر بە تەلەبە داری لێ یعنی سوکاتی پێکردن هەبوو وانە و ئێستاش یعنی بەتابەتی ئەو شوێنە دوورانی دەرەوەی شارە گەورەکان بۆی هەیە لە هەندێک قوتابخانە چکە چاودێری ورد نییە بۆی هەیە مامۆستا عینیشت ئەگەر بەداریش لە مناڵنەیە بۆی هەیە بەڕاستی قسەی سوکاتی پێ بکات تەریقی کاتەوە ئەلبەتە تەریقکردنەوە زۆر یەکێکە لە شێوازەکانی تونند و تیژی بەرامبەر بە ئینسان بەم شێوەیەکەوە بوو وەکوتم پەروەردە دەوری هەیە کەوا لە ئینسان کا یعنی تەحملی نەبێ و یعنی تونند و تیژ بێ ئەو تووڕەیی کە هەیەی بە تونند و تیژی دەری بڕێ. بەڵێ دکتۆر ئایا کرێت تۆ بەس ئێوەت کرد کە لە دوای تووڕەبوونەوە تونند و تیژی دروستە بێ ئایا کرێگەر کەسێک خۆی فێری ئەم جۆرە تونند و تیژیە بوو بێ فێر بێت ئازاری مناڵەکەی با یاخود خێزانەکەی با یاخود کەسێکی نزیکی با ئایا ئەکرێ بەبێ تووڕەبوونیش بەبێ هۆکارێکی دیاریکراو ئەم تونند و تیژیە دووبارە بکاتەوە لە ڕووی دەرونیەوە خۆی بە تایبەتی ئەمەش پەیوەندی هەیە بە چۆنەڵەی دانوستان یعنی ئەو کەسەی کە تونند و تیژی ئەکات لە بەرامبەرە کەسێک هەیە کە زۆر تەحملی تونند و تیژیەکەکە کە بەرگری لە خۆی ناکە کە بەرگری لە خۆی ناکە و هەتا ئەو کەسە بەرگری لە خۆی نەکا و سەری کسکا و هیچ نەڵێ و یان بە گریان و ئەوانە جواباتەوە هیچ کاردانەوەیشی نەبێ بێگومان کەسی تونند و تیژ ئەوەی کە هان ئەدرێ کە لەسەر ڕێبازی تونند و تیژەکەی بڕوە و خراپتر بێ ڕۆژ بە ڕۆژ خراپتر بێ لەبەر ئەوە بەڕاستی یعنی دەروونناسان زۆر باسی ئەوەکەن کە ئەڵێن وەکوتم جارە هەر لە مناڵیەوە نابێ مناڵ تونند و تیژی بەرامبەر بکرێ ئەڵێ تەنانەت یعنی مناڵ نابێ ئاوایەکیشی لێ بکەیت لەسەر هەر سەرپێچیەک ئەیکاکە هەر لە مناڵیەوە یعنی بەڵام شتێک هەیە ئێمە پێی ئەڵێن لێپرسینەوە ینی لێپرسینەوە جیایە لە سزا یعنی فعلا تونند و تیژی سزا یعنی تونند و تیژی بەڵام لێپرسینەوە یعنی تۆ مناڵە یا گەورە بێ ئەیهێنی ئەڵێ وەرە کاکە با من و تۆ حسابە بکەین تۆ بۆچی وای بەرامبەر بۆ سوکاتیم پێ بە گفتوگۆ گفتوگۆ شێوازێکە کە شێوازی یەکەمە و گفتوگۆ وە زمان ئەو شتەیە کە بە تایبەتی ئێمە جاکاتەوە لە جاندارەکانی خوار خۆمان لەبەرەوە ئینسان هەتا زمانی هەبێ بتوانێت ینی بەرگری لە خۆی بکە بە زمان بەرگری لە خۆی بکە و شتەکەش نەخاتە دڵیەوە هەر خۆی بخواتەوە چکە ئەوەش خراپە یان ئەگەر کەسێک بەرگری لە خۆی نەکە بە چۆنەڵێ بە باڵگا بە قسەی جوان بە قسەی ڕاست هەر خۆی بخواتەوە ئەوەش لە ڕاستیا کۆمەڵی نەخۆشیمان هەیە ئێمە کە پێڵێ نەخۆشیە دەروونجەستەیەکان بێنە سەر بابەتی ئەو کەسی تونند و تیژەکی بەرامبەرەکە بۆچی قبولێکە لە ڕووی دەرونی و گرفتێکی هەیە یاخود چی وای لێکا کە بێدەم بێت بەڵێ یعنی لە ڕاستیە پەروەردە وەکوتم دەوری هەیە بەداخەوە یعنی لەم کۆمەڵانەی خۆمانە ئەم وڵاتانی خۆرهەڵاتی ناوەڕاست وڵاتە ئیسلامیەکان یعنی پەروەردەکە بە جۆرێکە پەروەردەیەکی پیاو سالاریە یعنی خۆی پیاو بە سەرۆکی ماڵ دائنر سەرۆکی خێزان دائنر ینی شێوازە ئاینەکە ئەوەیە کە پیاو سەرۆکی ماڵە کە پیاو سەرۆکی ماڵ بوو یعنی تۆ پێشەکی هەموو دەسەڵاتێک ئەیتە دەست پیاو لەو ماڵە لەبەرەوە ئەمە بەڕێی من دەورێکی گرنگی هەیە لە مەسەلەی تونند و تیژی بەکارهێنانە شتێکی تریش هەیە کە پەیوەندی بە تاکەوە هەیە کەسێتی تاک هەندێک کەس هەیە کەسێتەکەی وایە کە کەسێتیەکە ناتوانێت بەرگری لە خۆی بکە کە کەسێتیەکە چۆن ئەڵێ کزە چۆن ئەڵێ داماوە فەقیرە بەرگری لە خۆی ناکە اینجا ئەمە ئەگەر تووشی کەسێکی بێویژدان بێت بەرامبەرەکەی ئیتر ئایا خاوەن ئیشە هەر مەسەلە ژن و پیاونی هەر لە بینی پیاویشە ینی ئەگەر تووشی کەسێکی تونند و تیژی بێویژدانی ڕق بێ بە هەوەسی خۆی ئەچەوسێنێتەوە بە هەوەسی خۆی تونند و تیژیەکە بەرامبەری کە بۆ وەکوتم پەیوەندی بە هەردوو لاوە هەیە لە هەموو حاڵەتێکە ئەڵێ بە فێرعەونیان بۆ خاتری خۆت و بۆ ئەو نەزاڵم بوویتی ئەوانەی کە بەرامبەرم و هیچیان نەکرد بەرامبەرم کەوا بوو یعنی ئەبێ ئەو کەسەی کە با بڵێن قوربانی ئەسڵەن ئینسان نابێت بێ بە قوربانی هیچ کەسێک ئەنی مرۆڤ یعنی سروشت خوا ئەو تواناییاوەتێک کە بەرگری لە خۆی بکە هەروەکو ڕەمز نینۆک چییە ینی بەرگری لە خۆکردنە لەبەرەوە مرۆڤ ئەبێ بەرگری لە خۆی بکە و بە هیچ جۆرێ بەرامبەر بە ڕەفتاری تونند و تیژی بەرامبەر ملکەج نەکە
و بەرگری لە خۆی بکە بەڵام بێگومان مەبەستم لەوە نییە کە لەسەر سادەترین شت لەسەر سوکترین شت تۆ یەخی بەرامبەر بگری ینی لێرە وشەیەکی ترێتە کایەوە ئەویش وشەی لێبوردنە ینی هەندێک جار قەیچێکە ینی لە بینی ژن و مێردا با لێبوردن هەبێ زۆر گرنگە لێبوردن ینی ئەگەر پیاو هەڵەیەکی کرد ئەگەر ژن هەڵەیەکی کرد خۆ نابێ یەکسەر بیکەن بە شەڕ بڵێ وڵا بێ من دیفاع لە خۆم بکەم و ئەگەر ئێستا دیفاع لە خۆم نەکەم تۆ وێران مەکەی نە بەو شێوەیە نە ئەوەش ڕاز نییە بەڕێی من یعنی توندوتیژی کاتێک ئەبێ بە کێشە کاتێک ئەبێ بە کێشە کە بەڕاستی جارێک و دوان و سیان و چوار نەبێت کە ئیتر ببێ بە خوو ببێ بە عادەت ببێ بە سیستم ڕۆژانە بەردەوام توندوتیژێکە هەبێ و ئەمە ببێ بەهۆی ئەوەی کە کەسی بەرامبەر یعنی قوربانی کەسی بەرامبەر ببێ بە قوربانیە کە ئیتر نەخۆش ئەەکەوێت کە ئیتر بەردەوام غەمبارە بەردەوام دڵتەنگە کە وای لێ هات یعنی ئەوە ئیتر لە حەدی خۆی تێپەڕیوە لەبەرەوە ئینسان نێ لێ بگاتە ئەوە بەڵام واش نەبێت کە لەسەر شتە سادەکانی ڕۆژانە چکە یعنی ژن و مێرد ئینسانەکان بەگشتی ئێمە جیاوازی ئێمە جیاوازی مرۆڤەکان جیاوازن کەسێتیان جیاوازە لەبەرەوە لەسەر جیاوازی ڕۆژانە لەسەر شتە سادە و سووکەکانی ڕۆژانە پێویست ناکە ئینسان بە توندوتیژی بیبینێت یعنی ئەوە توندوتیژی نییە واتە دکتۆر ئەگەر ئێمە باسی ئەو بکەین ئەگەر کەسێک خۆی هەست کات توندوتیژە هەست کات تووڕەبوونەکەی لە کاتی خۆیان تەواو نابێت و ڕەنگە ئاکامی خراپی لێ بکەوێتەوە ئاچ کاتە پێویست ئەکا هەست بۆ بکە کە ئەم پێویستی بە سەردانی پزیشکێک هەیە پێویستی بە چارەسەرێک هەیە پێویستی بە گفتوگۆ لەگەڵ کەسێکی پسپۆڕ هەیە کە ڕێنمایی بکات کۆنتڕۆڵ بکە ئەمە خۆی یعنی بۆ نمونە ئەگەر تۆ دکتۆرێت و منیش دکتۆرم ئێستا ئێمە وەکو دکتۆر لە ئیشەکەمانە ئەوەی کە پەیوەندی بە پیشەمانەوە هەیە طبعاً بۆ هەموو پیشەیەکیش ئەمە ئەبێت یعنی دکتۆرێک بەردەوام نەخۆشەکان گلەی لێ بکەن بڵێن خۆ بینیومانە ئەڵێن فلان دکتۆر زۆر تووڕۆیە وانە کەوا بوو سەرنج و ڕای دەرەوەی خۆمان گرنگە ئەبێ بە هەندی وەرگرین ینی ئەگەر بەردەوام دار و بەرد ئەم ڕای هەبوو لەسەر ئێمە کە فلان کەس تووڕەیە کەوا بۆ کەسا بەڕاستی بێ بەخۆیان بچێتەوە بڵێ بابە قابلەم عالەمە لە خۆڕایی خۆ هەموو ڕقیان لە من نیە ئەو ڕقی دێن بوو ئەمە هەموو خەڵک بە من ئەڵێ من تووڕەم کابوو ئەبێ ئاوڕ لە خۆم بەمەوە بڵم بزانم بە وردی بزانم چییە تووڕێیەکەم ئایا وایە و تووڕێیەکەم چییە کابوو ڕاو بۆ چوونی خەڵک هەم لە بواری دەرەوەی کە ئینسانەچێ بۆ کار و کەسابەت و ئەوانە و پیشەی خۆیەکە و هەم لە بواری کۆمەڵایەتیە یعنی کەسێک بۆ نمونە خۆ دەزانی ینی هەریەکە لە ئێمە چەندین جۆر پەیوەندی کۆمەڵایەتی هەیە ئەگەر دار و بەرد لێمان تەچیەوە هەموو ئەو هاوڕێیان و دۆست و نزیک و خزم و ئەوانەی هەمانە لێمان تەچینەوە وتیان بابە بە کەڵک نایەوە زۆر تووڕێیە و تەنانەت بڵین ئەندامانی خێزانەکەی خۆشمان برا خوشک ژن مناڵ گلەی لێمان هەبوو وتیان بەردەوام تووڕێ ژیانی لێ هین کردوین تەواوی تر ئەمە معناوەیە گەشتۆتە ئاستێک کە تووڕێیەکەی ڕوخێنەرە کە کار ئەکاتە سەر ژیان و خۆشی خەڵکی تر دەوروبەرەکەی لەم حاڵەتایتر مەرجەکە ئەو کەسەی کە توندوتیژە لەگەڵ هەموو کەسەکانی چواردەوریاوە بێیان بۆ نمونە ئەگەر پیاوێکە بەس لەگەڵ مناڵەکەی توندوتیژە یا بەس لەگەڵ خێزانەکە سەیریکە لە ڕاستیە مرۆڤ هەمیشە هەموو مرۆڤێک وایە ئێمە کە لە ماڵەوە هاتیینە دەرێ حەزەکەین یعنی بە شێوەیەک ڕفتارکەین کە خەڵک بە شێوەیەکی ڕێزەوە سێرمانکە کەوابوو بەگشتی زۆربەی زۆری ئەوان زۆر لەوانی کە توندوتیژن زۆرتر لە ماڵەوە توندوتیژن بۆچی چونکە چۆن ئەڵێ ماڵی خۆتە ماڵ مناڵی خۆتە ئەگەر توندوتیژبی زۆر لێو ناگرن چۆن ڕەنگە کەسی دەرەوە کەسی کەس ئاگای لێنێ لە ماڵی خۆتای و لێشت ئەگرن یعنی مەسەلا باوک لە کوڕەکەی ئەگرێ لە کچەکەی ئەگەر تووڕەبوو بەڵام کچ و کوڕەکەی ئەگەر چووە دەرەوە تووڕەبوو جارێ لیان کرد و جار لیان کرد سەری سێمجار دەزێنەیە خێڵن هەرزەکارانە زۆر ڕوو ئەدات کە ڕەنگە ئەوانیش بە سروشتی تووڕەبوونی قۆناغی هەرزەکاری کە قۆناغێکە پڕە لە هەستیاری و لە جۆرێک لە هەڵچوون و ئەوانە کەوا بوو یعنی ڕفتاری تووڕەیی زۆرتر زۆر جار لە ماڵەوەیەوە بەرامبەر بە ئەندامانی خێزانە و بەداخەوە زۆر جاریش یعنی مێردە بەرامبەر بە هاوژینی ژنەکەی زۆر کاتی تریش بە پێچوانەوە بێکە ژنەکان بیستمانە لە جاری واژەیە کە فعلا ژن توندوتیژە بەرامبەر بە مێردەکەی ئەوەش هەیە بەڵام لە ڕاستیا زۆرینە نا زۆرینە پیاوە کە بەرامبەر بە ژن توندوتیژیەکە دکتۆرتە بیرت بخەمەوە باسی ئەو
پرسیارەکەمان بۆکە ئایا نەخۆشیە دەرونیەکان چێکە کەسەکە ڕەنگە خۆشی هەستی پێ نەکرد بێ گرفتێکی دەرونی هێوای لێکا کە تونند و تیژ بێ بەڵێ نەخۆشیە دەرونیەکان بەڵێ ینی لە هەندێک نەخۆشیە لە ڕاستیە یەکی لە نیشانەکانی ینی تووڕەیی و ئەوانە یەکێ لە نیشانەکانی تووڕەیی و تونند و تیژیە ئێمە نەخۆشیەکمان هەیە پێی ئەڵێن دووجەمسەری یا دوانەی شادی و مانیا یعنی نەخۆش بەتایبەتی لە مانیا چییە ینی نەخۆشیێکی دەرونیە کە ئەو کەسە وزەیەکی زۆر زۆری هەیە و بڕا بە خۆبوونێکی زۆر زۆری هەیە و خۆی زۆر بە گەورە و مهم ئەزانێ واژ نییە کەسێک ئەو نەخۆی بە گەورە بزانێ کەسێک وزەیەکی زۆر زۆری هەبێت و کەسێک کە لە ڕووی فکریشەوە لەویا یعنی بیرکردنەوەی ڕەخنەگران و بیرکردنەوەی ورد و ئارامی و کە شتەکان لێک باتەوە ئەوەی نەبێ ئەگەر ئەم کەسە تووشی یەکێ بێ کە تۆزێک بێتەحەمل بێ یەکسەر هەراو شەڕ دروست دەبێ لەبەرەوە وەکوتم ئەوانەی کەمانیان هەیە لە ڕاستیە زۆر جار تووشی چەندین جۆر شەڕە بن وە تووشی ئەوە بن کە پۆلیس بیانگرێت تەنانەت بدرێن بە دادگا تەنانەت حکم بدرێن طبعا ئەمە لەو کەسانی کە چارەسەر نەکراوە ئەوانەی کەمانیای هەیە و چارەسەر نەکراوە نەخۆشیەکمان هەیە ئێمە پێڵێن شیزۆفرینیا یەکی لە نیشانەکانی شیزۆفرینیا بیری ناڕاستە وەهمە ینی ئەندێ لەمانە ئەو فکران هەیە ئەڵێ فلان دراوسێ فلان خزم فلان کەس ڕقی لێمە معامەرم لێەکە پیلانم بۆ ئەژێڕێ ئەوێ بمکوژێ یا ئەوێ کە سوکارم کوژێ لەبەرەوە ڕقوچینەیەکی زۆر لە دڵایەتی بەرامبەر بەوە ئەگەر ئەمە یعنی بۆ نەبووەتی کابرای دراوسێ بە چاوێک بە نوع سەیری ئەم نەخۆشەی کرد و سەلامی لێ نەکرد یا بە چاوێکی گومانەوە سەیری کرد ئەوەی تر لای ئەم شتەکە خۆی هەیە ئەو نیکە بەقوتە بێ و بۆی هەیە فعلەن ئەگەر چارەسەر نەکرێ و ئەگەر وردە ڕوودا و ڕێکەوت ئەوە نییە ڕێکەوت شتێکیش دروست بێ بۆی هەیە فعلەن ئەم کەسە کە شیزۆفرینیا هەیە یعنی دەستی خەتەر بۆشێنێ لە دراوسەکەی وە شەڕ و هەرا دروست بێ حاڵەتێکی تر هەیە لە ڕاستیە ئەمەیان یعنی هەندێک کەس هەیە چۆن ئەڵێ کەسێتەکەی وەکو کەسێتی مانیاوایە ینی خۆی بڵێ نەخۆش نییە بۆ معناە بەڵام کەسێتیەکی چۆن ئەڵێ زۆر باوەڕی بەخۆیەتی ئێمە پێڵێن هایپەر تایمیک پێرسناڵەتی یعنی زۆر بڕای بەخۆیەتی ینی جاخۆ ئەگەر ماسوولکە و جەستەشی بەهێز بێ و وین بێ ئەوە نەی کە بڕا بەخۆبوونی زۆرترە بێ ئەم کەسانە یعنی خۆیان زۆر مهم ئەزان و فعلەن جاری واشێ زیرەکی شنووی نیشن ینی ئەمانەش بۆی هەیە ینی تووشی شەڕ و هەراوانە بن ئێمە سیر ئەوەیە حاڵەتی خەمۆکی ینی حاڵەتی خەمۆکی تند جۆرێک لە نائارامی و جۆرێک لە با بڵێن هەڵچوون و بێتەحەمولی دروستەکە نەک تووڕەیی بۆ معنایە هەڵچوون بێتەحەمولی و نائارامی و دروستەکە و گرژی دروستەکە لە هەندێک نەخۆشە و ئەمانە بەتایبەتی لە دایکە ئەبینیرێ کە بەرامبەر بە مناڵەکەی تحملی نامێنێ و خەمۆشیشی قورسی هەیە تۆزێ توندوتیژە بێ و تحملی نامێنێ و پاڵێکی پێوەنێ و ینی نەک قورس و ئەوانە بەڵام دوایە ڕەنگە خۆشی یەکسەر پەشیمان بێت ڕێک کە دواییە کە ئەو تووڕەیی نەما پەشیمانە بێت و ئەگری یعنی و هەست بە گوناحەکە ئەوەی کە خەمۆژیەکەی زۆرترە بێ ئەلەم حاڵەتانەشا هەیە ئەو تووڕەی و هەڵچوون و بێتە حەمولە مەسەلەکە لە پشتیەوە خەمۆکی هەیە و تەنانەت لە پیاویشا زۆر جار وایە ینی هەندێک پیاو هەیە لە ڕاستیە ژنەکەی گلەییەکە ئاڵێ کاک دکتۆر ینی ئەم پیاوە من زۆر ئارام و قەت وا نەبووە ئێسماوەیە کە هەڵەچێت توندوتیژە ناوێرین قسەی لەگەڵکەین ئەوە بۆی هەیە لە پشتی ئەو تووڕەی و بێتە حەمولی هەڵچوونەوە خەمۆشیێکی قورسە بێ کە پێی نەزانراوە چارەسەر نەکراوە زۆر سپاس دکتۆر بۆ ڕێنماییەکانت بە هیوای ئەوەی کە سووتان لەم بابەتە وەرگرت پێ بێگومان کە دکتۆر باسی کرد چەندین کێشە هەیە کە پێویستی بە تێبینی زیاترە بەڵێ دکتۆر دواسەرنجم هەیە یعنی یەکێ لە هۆکانی تووڕەون ئەبێ ئەوەش بزانین یعنی بەکارهێنانی مادەی هۆشبەر و مەشروب خواردنەوە یعنی بۆی هەیە لە هەندێک کەسا فعلەن مادەی هۆشبەر بەتایبەتی ئەمفیتامین و کۆکاین و ئەوانە ئەمفیتامین و کۆکاین و مەشروبی زۆرجار ببێ بەهۆی یعنی توندوتیژی و تووڕەیی زۆر و دەستوەشانن و دەستدرێژی کردن بەڵێ زیاترم توندوتێژیانە ناو خێزانە ڕۆدا بێگومان زۆرانەیان ڕاستە لە خێزانیشە بەڵام ئەوەی کە پەیوەندی بە مادەی هۆشبەری شۆی لە ڕاستە لە دەری شۆڕ وایە چونکە وەکوتم ئەو مادانە زۆر ترسناکن بەڵێ زۆر سپاس دکتۆر بۆ ڕێنماییەکانت